لا قۆناغی ڕاگوزەر ئەحمەد شەڕع دەسەڵاتی ڕەهای دەبێ و ناوی دەوڵەتەکەشی بە عەرەبی هێشتەوە. بۆچی دەستوورەکە لە دەستوری تورکیا نزیکترە تا لەوەی عێراق لە دانان بە مافی کورد؟ ئەمڕۆ لیژنەی نووسینەوەی ڕاگەیەندراوی دەستوری سووریا دوایین ڕەشنووسی ڕاگەیەندراوەکەی خستە بەردەستی ئەحمەد شەڕع سەرۆکی قۆناغی ڕاگوزەر لە سووریا. دوای خوێندنەوەی لەلایەن ناوبراوەوە پەسەند کرا و کرایە بواری جێبەجێکردن. بەپێی ڕاگەیەندراوە دەستوریەکە ئەحمەد شەڕع وەک سەرۆکی وڵات دەسەڵاتی ڕەهای جێبەجێکردنی دەبێت. ئەنجومەنی گەلکە هاوشێوەی پەرلەمان دەبێت لەلایەن ئەو دیاری دەکرێت. بەڵام دەسەڵاتی لێسەرنەوە و لابردنی سەرۆکی نابێت. سەرۆکی دادگای دەستوریشدا دەمەزرێندرێت. ئەو شێوەیەش هەموو دەسەڵاتەکان لای سەرۆک دەمێنێتەوە. کەچی لە دەستورەکە باسی جیاکردنەوەی تەواوەتی دەسەڵاتەکان لە یەکتر دەکات. هەر بەپێی ڕاگەیەندراوەکە قۆناغی ڕاگوزەر 5 ساڵ دەخایەنێت. بێناسەی دەوڵەتی سووریاش وەک کۆماری عەرەبی هێڵدرایەوە. لە کاتێکدا چاوەڕێ دەکرا ئەو پاشگرە کە بەعسیەکان خستیانە سەر ناوی سووریا لا ببرێت. هەر بەپێی دەستورەکە زمانی عەرەبی زمانی ڕەسمی دەوڵەتە. بەپێی ئەو ڕاگەیەندراوە دەستوریا هیچ بوونێکی کورد وەک نەتەوە باز نەکراوە. لەوڕوەوە لە دەستوری تورکیا نزیکە کە تەنها دان بە ناسنامەی تورکی دەنێت. بەو جۆرەش بێت دەستورەکە زیاتر لە دەستوری تورکیا نزیکە نەک دەستوری عێراق کە کۆمەڵێک مافی بنەڕەتی تیایدا بۆ کورد جێگیر کراوە.